مام حەسەن یەکێکە لە شایەتحاڵانی شۆردن و بە خاک سپاردنی منداڵانی ئەنفال لە قەزای دبس. کاتێکە و منداڵانەی لەگەڵ کەسوکاریان بۆ سەر بازگەی تۆپزاوە ڕاگوێزرا بوون و لە برساندا گیانیان لەدەست دەدات، ناوبراو لەگەڵ چەند کەسێکی دیکە دەیناشتن وە خۆی دەڵێت تەرمی ئەو منداڵانەمان دەبردا گۆڕستانی دبس و بە تەنیشتی یەک دیەوە دەمان ناشتن. وڵای جی کارە ساتەکە ناڵێمێکێ لەوانە بوو ژنەکە من مناڵێکیدا دەستمەوتەوە لە 4 هیچم نەما، ژنێ دیکەوتەوە لە 3 هیچم نەما. کارە ساتێ دیکە ئەوە بوو ژنێک ناوی مەحبوبە بوو عەمرخوای کرد خەڵکی دی زنانە بوو حەملی هەبوو 5 مناڵی لە بدوای خۆی بەجێهێش بێ دایکە و باوکیش دێ دایکیش بوو. لێ لەو کارە ساتانە ئەوە بوو کوڕێک ناوی هیوا بوو تێتا مرد داوای خەیاری کرد. دایکی چۆ ناو قەبرەکە هەتا دەرمان کرد بە 1000 حاڵ. دوو دەوێت لەگەڵی دەفنم کەن بە منیش لەگەڵی بنێژنم جامنەوە. دیارە کارە ساتەکان زۆر دیانی کارە ساتەکان ئەوە بوو تو ئەدیوالە لە پێش ئەو مزگەوتە ئەو مناڵە فڕێدراوە ئەو وینە فڕێدراوە. ئەوەش کارە سات بوو گەشتی لە برسا و بێ خزمەتی و بێ دەرمانی و ئاو گەرم و چلەی هاویش ئەوانە. گۆڤاری تۆپزاوا و ڕێکخراوی کوردستان بێ جینۆساید مەراسیمێکیان بۆ کەسوکاری ئەنفالکراوانی چەمچەماڵ و گەرمیان ڕێخست و چوونە سەرەوە گۆڕستانەی تەرمی منداڵانی ئەنفالی تیانێژرا بوون. کەسوکاری ئەنفالکراوان لە حکوومەتی هەرێم و وەزارەتی شەهیدان نیگەرانن. خوایەک خاوەن و ساحێبمان نییە ئەو با پێت بڵێم. ئەوە ئیسە حکوومەت هەرێمی کوردستان تەعزیە بۆ خۆی دانا لافیتەیەک بنووسێ ناوی سیانی خۆی بنووسە بڵێ من مردووم باسی فیلمی خۆی بکە. هەموو یادگاریەکانی ئێمە و ژیانی ئێمە لێرا وەستە. تۆ با بڕێنە تۆپزاوە ئەو شوێنت پیشاندەم من لەوێت چیمان لێهاتووە. کچ بەجیا، کوڕ بەجیا، مناڵ بەجیا ئەوە میمک خۆمە. مناڵەکێ دوت بەرخە ئەو باو شێو بۆ تا سەعات 12 بردبوویش شوێنێ نەبوو بیناژێ بیشگیری نایڵم لەگەڵیا بیت. من خۆم خوێن لە لوتم هات مرده بووم عنی خەڵباسی کردبی دوو مناڵکەتان مردە عنی من و خوشکە گەورەکەم تەعزیەمان بۆ دانرا بوو پێیان دوو مناڵ حوسێن مردە. ئێمە چەند ساڵ ئێمە چاوەڕێین چەند ساڵە چاوەڕێی کەسوکارمانین هیچ ئەوەش نییە. ئێستا وای لێ هاتووە هەموو دەوڵەمەند و کەوتنوێتە دوای سیاری جوان و کەوتنێتە دوای شەڕەپەڕۆ و دیارە لە کاتی پرۆسەکانی تاوانی ئەنفالدا سەربازگەیەکەوە لە دوبوز لە دوایەوەی خەڵکیان برێتە سەربازگەی تۆپزاوە ژن و مناڵەکان جیاکراونەوە هێنراونتە سەربازگەی دوبز لێرە بۆ ماوەی 7 مانگ زیندانی کراون و لێرە لە ئەنجامی برسێتی و نەخۆشی و ئەژکەنجە منداڵێکی زۆر مردوونە و ئەو منداڵانە لەم گۆڕستانە نێژراون. لە ساڵی 2009 توانرا باڵین گۆڕی 106 مناڵ بدۆزرێتەوە هەڵدرێتەوە ڕفاتەکانیان دەربهێنرێت و بگەڕێنرێتەوە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ و هێشتا ڕفاتی تری تیاماوە بەڵام نەدۆزراوەتەوە کامە گۆڕەکانیاتە بۆ ئێمڕۆکە کە هاوکاتە لەگەڵ دەستپێکی قۆناغی چواری ئەنفال وەک ڕێزێک بۆ یادەوەری ئەوان و قوربانیانی ئەوان هاتوینەتە ئەم گۆڕستانە و لێرە مەراسیمێکەکەین کە هاوکاتە لەگەڵ دەستپێکی قۆناغی چواری ئەنفال. ساڵانە لە سەروبەندی ساڵیادی ڕاگواستنی گەلی کورد لە باشووری کوردستان لە ژێر ناونیشانی ئەنفال جگە لە کەسوکاری ئەنفال کراوان و ڕێکخراوەکانی بوارەکە حکوومەتی هەرێم و وەزارەتی شەهیدان لەلایەن کەسوکاری قوربانیانەوە ڕەخنەیان لێ دەگیرێت و بە کەمتەر خەم لە پرسی ئەنفال و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و داخوازی کەسوکاری قوربانیان دەزانرێن. چیانووری کەناڵی پەیام قەزای دبس.